ئەوە دەستپێکی چیرۆکێکە کە لە هەر شەش چرکەیەکدا کەسێک و لە هەر ساڵێکیشدا 6 ملیۆن کەس لە جیهاندا دەکوژێ. لە ناوەوە جیهانێکی قەتران و لە دەرەوە مرۆڤێکی داڕوخاو جێدەهێڵێ. لەگەڵ هەر نەفەسێکدا ڕۆژێک لە تەمەنت دەڕوا و ساتێک زیاتر لە شێرپەنجە نزیکت دەکاتەوە. جگەرە چۆن مرۆڤایەتی لە خشتە برد. ڕووەکی تووتن ناسراو بە تۆباکۆ بۆ یەکەم جار لە سەدەی 15 لەلایەن کریستۆفەر کۆلۆمبۆس گەڕیدەی ئیتالیەوە دۆزرایەوە. کاتێک لە گەشتی لێکۆڵینەوەدا بۆ کیشوەری ئەمریکای باکوور بینی هێندیە سوورەکان ڕووەکی تووتن دەچێن و دوای وشکردنەوەی گەڵاکانی دەیسووتێن و دووکەڵەکەی هەڵدەمژن بە تایبەتی لە بۆنە کۆمەڵایەتی و ئاینیەکاندا. بەهۆی دۆزینەوەکەی کۆلۆمبۆسەوە لە کۆتاییەکانی سەدەی 15 ڕووەکی تووتن گەیشتە ئەوروپا. بە پێگێڕانەوەی هەندێک لە سەرچاوە مێژوویەکان یەکێک لە سەرکردەکانی هیندیە سوورەکان و توێتی پیاوانی سپی بەچەکەکانیان ئێمەیان کۆمەڵکوش کرد. ئێمەش بەچەکەکەی خۆمان تۆڵەمان لێکردنەوە وەک ئاماژەیەک بۆ گواستنەوەی خوی جگەرەکێشان بۆ پیاوانی سپی پێست. زۆری پێنەچوو لە کۆتاییەکانی سەدەی 16دا لەلایەن چەندین پزیشکی بەناوبانگ وەک سامیێل تۆماس ڤۆن لە ئەڵمانیا و بنیامین ڕوژ لە ئەمریکا پەیوەندی دووکەڵی تووتن بە چەندین نەخۆشی مرۆڤەوە ئاشکراکە. بەڵام سەرباریەوە لە سەرەتای سەدەی 20دا پیشەسازی تووتنگەشەی سند و جگەرە پەیدا بوو. جگەرەکێشان بوو بە دیاردەیەکی بەربڵاو. هەموو کەسێک جگەرەی دەکێشا. سەربازەکان لە ناو کڵپەواگری جەنگدا جگەرەکانیان نەدەکوژاندەوە. بیستەکانی سەدەی ڕابردوو سەرەتای ئاشکرابوونی سەرەداوەکانی جگەرە بوو بە نەخۆشیەکانی شێرپەنجەوە. بەڵام ئەو دووکەڵە ژەهراویە جەماوەری خۆی لە دەست نەدا و بەگرە ژماری جگەرەکێشان لە زیادبووندا بوو. تا لە ساڵی 1962 پەیوەندی مرۆڤ بە جگەرەوە چووە قۆناغێکی نوێوە کاتێک کۆلێجی پزیشکی شاهانەی بەریتانیا بە فەرمی پەیوەندی جگەرەکێشانی بە شێرپەنجەی سی و چەندین نەخۆشی دیکە پشتڕاست کردەوە. Today, the Royal College of Physicians published their report on smoking and lung cancer. They say conclusively and authoritatively that cigarette smoking is a cause of lung cancer, causes bronchitis, and contributes to coronary heart disease. It's a grim report. گرنگترین پێکهاتەکانی جگەرە لێکۆڵینەوە پزیشکیەکان لەسەر جگەرە بەردەوامە و تا ئێستا بوونی سەدان مادەی ژەهراوی لە ناو جگەرەدا ئاشکرا کراوە. ڕۆژ بە ڕۆژیش ترسناکی ئەو دوژمنەی مرۆڤ زیاتر دەردەکەوێت. بە پێی کۆمەڵی سی ئەمریکی جگەرە لە 600 مادە پێکاتووە کە لە کاتی سووتاندنیدا 7,000 مادەی کیمیایی لێ دەردەچێت. بەلایەنی کەمەوە 69 مادەیان سەلمێنراوە کە دەبێتە هۆی توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە. نیکۆتین لە گرنگترین پێکهاتەکانیەتی. هاوشێوەی مادە هۆشبەرەکانی وەک تریاک و کۆکاینە هۆکارە بۆ ئالوودەبوون بە جگەرەکێشانەوە. بەکاردەهێنرێ بۆ لە ناوبردننی مێشومەگەس. ئەمۆنیا لە مادە پاکەرەوەکانی ناوماڵدا هەیە. بەنزین لە لاستیکدا هەیە. زەرنیخ لە ژەهری مشکدا هەیە. میپانۆڵ پێکاتەیەکی سەرەکیە لە وزەی موشەکەکان. قورقۆشم لە دروستکردنی پاتریدا بەکاردەهێنرێت. قەتران دەکەوێتە ناو قیرەوە و بۆ ڕەشکردنی بەکاردەهێنرێت. یەکەم ئۆکسیدی کاربۆن لە دووکەڵی ئۆتۆمبیلەوە دەردەچێت. ئەو مادە ژەهراویانە کە پێکاتی سەرەکین لە جگەرەدا گەورەترین مەترسیان لەسەر مرۆڤایەتی دروست کردووە. مرۆڤ تووشی چەندین نەخۆشی کوشندە دەکەن وەک جەڵدەی دڵ و دەماغ، نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە، شێرپەنجەی دەم و سی و گەدە و سوورێنچک و میزەڵان، بەرزبوونەوەی فشاری خوێن، زیادبوونی چەوری خوێن، پیربوونی پێشوەخت، زەردبوونی ددان و هەڵوەرینی قژ، درەنگ چاکبوونەوەی برینەکان، زیادبوونی فشاری دەرونی و کەمبوونەوەی توانای سێکسی. لە جیهاندا زیاتر لە 1 ملیار جگەرەکێش هەیە. لە 180یان دەکەونە ئەو وڵاتانەوە کە داهاتیان کەم و مامناوەندە. ئێستا بۆ ڕوونکردنەوەی زیاتر با ئەم تاقیکردنەوە سادەیە ببینین بزانە کێشانی سی پاکە جگەرە سیەکانت چی لێ دەکەن.
جگەرە ترسناکتر لە ترسناکەکان. ڕووداوەکانی هاتوچۆ، نەخۆشی ئەیدز، ماددە هۆشبەرەکان، ئاگر و جەنگەکان لە ژماری کوشتنی مرۆڤدا هیچیان ناگەنەوە بە جگەرە. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی، جگەرە ساڵانە 6 ملیۆن کەس دەکوژێ کە پێشبینی دەکرێت لە ساڵی 2030دا ئەو ژمارەیە بۆ 8 ملیۆن بەرز ببێتەوە. بەگشتی لە سەدەی 20دا جگەرە 100 ملیۆن کەسی کوشتووە و ئەگەر لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بێت لە سەدەی 21دا دەبێتە هۆی کوشتنی نزیکەی 1 ملیار کەس. تێچووی جگەرە لەسەر ئابووری جیهان ساڵانە زیاترە لە 1 تریلیۆن دۆلار. فلتەری جگەرە کە زۆرێک لە جگەرە کێشەکان پێیان وایە سوودی تەندروستی هەیە، بەڵام لەگەڵەوەی هیچ سوودێکی نییە و تەنها بۆ ئاسانکاری جگەرە کێشانە، هەروەها ژینگە وێران دەکات. لە جۆرێک مادەی پلاستیکی دروست کراوە کە پێویستی بە زیاتر لە 10 ساڵە بۆشی بوونەوە. یەکێکە لە گەورەترین هۆکاری پیسبوونی زەریاکان. لە هەر خولەکێکدا 2 ملیۆن و 300 هەزار فلتەر فرێ دەدرێت. بەکۆی گشتی دەکاتە 4.5 تریلیۆن فلتەر لە ساڵێکدا. دوای ئەوە چی ڕوودەدات؟ مانەوەی لە ناو خاک و ژینگەی شێداردا جۆرێک لە مادەی ژەهراوی دەردەکات و دەبێتە هۆی پیسبوونی سیستەمی ژینگەی کۆی زەوی. جەنگ لە دژی جگەرە لەگەڵ ئاشکرابوونی پەیوەندی ڕاستەوخۆی جگەرە بە نەخۆشیە کوشندەکان، زۆربەی وڵاتان لە ڕێی ڕێنمایی و دەرکردنی یاسای نوێ و بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی جەنگیان لە دژی جگەرە ڕاگەیاندووە. ساڵی 1962 لە بەریتانیا لە سەدا 7 پیاوان و لە سەدا 40 ژنان جگەرەیان دەکێشە. بەڵام بە درێژایی 57 ساڵی ڕابردوو هەڵمەتی بەردەوام دژی جگەرە لەو وڵاتەدا هەبووە. ئەوە ژوای کردووە ژمارەی جگەرەکێش لە بەریتانیا بۆ خوار لە سەدا 15 دابەزێت. لە ئەمریکاش لە هەڵمەتێکی 50 ساڵیدا ڕێژەی جگەرەکێش لە سەدا 40ەوە بۆ لە سەدا 18 کەم بووە. هەروەها زۆرێک لە وڵاتان لە ڕێی کەمکردنەوەی پانتاییەکانی جگەرەکێشان هەوڵی کەمکردنەوەی ڕێژەکەی دەکەن، وەک خەدەقەکردنی کێشانی لە شوێنە گشتیەکان و فڕۆکەخانەکان، یاخود تەرخانکردنی شوێنێکی زۆر بچووک بۆ جگەرەکێشان. بەوەش کەسانی جگەرەکێش ڕووبەڕووی جۆرێک لە سزای دەرونی دەبن. هەرێمی کوردستان پێچەوانەی سیاسەتی دنیا. ساڵی 2007 پەرلەمانی کوردستان یاسای بەرەنگاربوونەوەی جگەرەکێشانی پەسەند، بەڵام ئەو هەنگاوە نەک نەبووە هۆی کەمبوونەوەی ڕێژەی جگەرەکێشان، بەڵکو ڕێژەکە بە ئەندازەیەکی زۆر زیادی کرد، بە تایبەتی لە نێو نەوجەوانان و خوێندکارانی قۆناغی ئامادەییدا. ساڵی 2006 ڕێژێ و کەسانی لە هەرێم جگەرەیان دەکێشە لە 13 بوو، بەڵام دوای 10 ساڵ ڕێژەکە بەرز بووە بۆ لە 23. هەروەها دەبوو بە پێی یاساکە لەسەر پاکەتی جگەرە بە زمانی کوردی ئاگادارکردنەوەی تەندروستی بنووسرێت، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. سەرباری ئەوە ساڵ بە ساڵ هاوردەکردنی جگەرە بۆ هەرێمی کوردستان زیاد دەکات. ساڵی 2017 هاوردەکردنی جگەرە بە ڕێژەی لە 151 زیادی کرد. بە پێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی پلان و بەدواداچوون لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان ساڵانە بای 1 ملیار دۆلار جگەرە هاوردەی کوردستان دەکرێت. جگەر لەو بڕەتوتنەی لە هەندێک لە ناوچەکانی هەرێم بەرهەم دەهێنرێت. هەروەها هەرێمی کوردستان بە کۆمەڵگەیەکی زۆری نەموسڵمان هەژمار دەکرێت، لە کاتێکدا بە پێی فەتوای زۆربەی زانایانی ئیسلام کێشانی جگەرە حرامە. جگەرە بەنزینی نەخۆشیەکانی دڵ لە ئێستادا یەکێکە لە هەر نەخۆشیە بڵاوەکان. یەکەم هۆکاری مردنە لە جیهاندا. زیاتر لە 180 ئەو کەسانی کە ساڵانە لە جیهاندا دەمرن بەهۆی نەخۆشیەکانی دڵەوەیە. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ دڵ ساڵانە لە سەرتاسەری جیهاندا 7 ملیۆن و 500 هەزار کەس بەهۆی نەخۆشیەکانی دڵەوە دەمرن کە جگەرە و تووتن هۆکاری مەترسیدارن بۆ توشبوون بەو نەخۆشیە. لە هەرێمی کوردستان هاوشانی بەرزبوونەوەی ڕێژەی جگەرەکێشان ژمارەی ئەو کەسانش لە بەرزبوونەوەدایە کە تووشی نەخۆشیەکانی دڵ دەبن. بە پێی دوای نامارەکان زیاتر لە 140 هەزار کەس لە هەرێمی کوردستان نەخۆشی دڵیان هەیە. ئەگەر تا ئێرە هەر سووری لەسەر جگەرەکێشان، ئەوە پێویستە گوێبیستی چیرۆکی تێری هەڵ ئەو ژنە ئەمریکیە ببی کە جگەرە چۆن ژیانی لێکردە جەهەنەم تووشی شێرپەنجەی کردو، بەو هۆیەوە لە تەمەنی 53 ساڵیدا گیانی لەدەستدا. I want to give you some tips about getting ready in the morning. Learn music, then wig, then your head redefined,
And now you're ready for the night. And my first cigarette at age 13. And at age 17 is when I really started smoking on a regular basis. And then in 2000 is when I found the little sore on the inside of my mouth, and it wouldn't go away. When small children or little children ask me, why do I talk like that? I say, because I used to smoke cigarettes. Don't start smoking, and if you do smoke, quit. And don't give up at one fight. Be fine until you succeed. I don't want anybody to have to go through what I'm going through. کەواتە پێشەوەی تووشی نەخۆشیەکانی شێرپەنجە و نەخۆشی دڵ و جەڵدەی دەماغ و دەیان نەخۆشی دیکە ببیت بڕیار بدە و واز لە جگەرەکێشان بهێنە ئەو پارەی بە عەرەقی ناوچەوانت پەیدای دەکەیت بەدەستی خۆت مەیسووتێنە و چێژ لە ژیان وەرگرە.